مسلمانانی دەخرێنە جەهەنەم بەڵێ بەس الحەمدوللا مسلمان هەنێ خاتری گیراوە لەبەر پێغەمبەر صلی الله عليه وسلم خاتری یەکەمی ئەخرێتە بەس قاتی یەکەم کە جەهەنەمە ناکرێتە لەظا و حوتەمە و سەعیر و سەقەر و هاوێ و کۆتایەکە منافقان لە خوار خوارەوە نەمانی لەگەڵ ئێمەیان و منافقن ئەوە ئەخرێنە خوارەوە دەرەجە قورسەکان دووەم جسمیان گەورە ناکرێ ئینشاءڵڵای مسلمانان سێمیان ڕویان ڕەش ناکرێ چوارەمیان هەموو شوێنێکیان بە ئاگر ناسووتیان دێ بەتایبەت شوێنەکانی سوجود ناسووتیان دێ لە هەمووشی باشتر يميتهم الله فيها إماتة تۆ چۆن ئەچیتە عەمەلیات و تەشبیه نەبیەک بان شتەکەن ئینشاءڵڵا فەرمێت جۆرە مردنێک ئەمڕۆ لەواتیە بەو بەنجەیەمە تێ بگەین هەر چوویتە ئاگری جەهەنەم ئینشاءڵڵا ناچین ئاگری جەهەنەم خوای ماپارێزی یا رب العالمین مسلمان ئەگەر کەوتە ناوی ئاوای لێ ئەکرێت یەکسەر جۆرە مردنێک یعنی جۆرە سڕبوونێک بێ ئاگایە حتا وەختی خۆی تەواوی ئەنجا خوا ئەمرەکا بۆ دەرکرێت لە جەهەنەم خوای گەورە میهرەبان تا ئەو کاتێ ڕێگە بە ڕەسوول الله ئەدا صلی الله عليه وسلم تکا بکە پێغەمبەر صلی الله عليه وسلم تکاکەی چەندە 4 ملیار و 900 میلیۆن ئێستا ژمارەمان چەندە مسلمانان هێشتا زۆر ماوە تا بزانە ئەها مسلمانی زۆربەی چێتە جەهەنەم بەبووری خۆتان بن نافەرمی 73 ناوە هەیە 72 بەرەو ئەولا یەک دانەی بەرەو بەهەشت خەتەرە بە جددی وەریگرە 70,000 یەکەم کە ئەچنە بەهەشت هەر یەکەی تکای 70 کەسیان پێیە شەهیدەکان تکای 70 کەسیان پێیە یعنی 70 ملیۆن کەس هی ئەوە ئیتر مسلمانی وا هەیە تکای وای پێیە بەقا هەموو جەزیرەی عەرەب کەمتر زیاتر هیوایان هەیە تکای 10 کەسی پێیە هیوایان تکای 3 کەسی پێیە هیوایان هەیە تکای 1 کەسی پێیە هیوایان هەیە ناتوانێت تکا بۆ کەسکە چکە لعنەتی کردووە لە خەڵک چەکی لعنەتی بەکارهێناوە لەبەرەوە بۆی نییە نە تکا بکە نەبۆی نەشایەتی بەخوا بمان پارێزێ ئەو تەواو بوو ئەمجا تکا و شەفاعەتی مەلایکەکان ئەمجا شەفاعەتی پێغەمبەران شەفاعەتی بڕواداران خوای گەورەش دەفەرمێ وەلەم یەبخە ئیلا ئەرحەم الراحیمین چێ ماوە بەس ئەرحەم الراحیمین سێ مشت بە مشتی خۆی لە جەهەنەم دەرەکا بۆ باشە مسلمانان مسلمانان موحیدین نەک لە کافر کافر هەتا بەڵێ کافرەکان لە جەهەنەمە خالیدینە فیها ئەبەدا هەتا وما هم بخارجين من النار هەتا نایەنە دەرە جەهەنەم إنها عليهم مؤصدة جهنم داخل سريان هەتا